بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی ئێوە بەڕێز و خۆشەویست و هەموو بینەران و بیسەرانی بەرنامە خۆشەویستەکەمان گەیشتمەوە. یا ڕەبی خۆی گەورە بەرەکەتی خۆی بڕێژێ بەسەرتانە و بەسەر هەموو لایەکمانەوە ئەم نەخۆشی و ناڕەحەتیە لە وڵاتمان و لە تەواوی جیهانی ئیسلامی و لە عێراقمان یا ڕەب العالەمین نەمێنێت و ئەم ئافات و کەم ئاوی و بێدەرەتانی کە ڕووی لە خەڵک کردو یا ڕەبی خوای گیان بە زووترین کات لە وەختی خۆیان بارانی بەڕشتەی زۆر جوان و پاکی ئاسمانمان بۆ بارێنیت و ڕەحمەتی خۆتمان لێ نەگریتەوە یا ئەرحەم الراحمین. تەوفیقمان بیت و هیدایەتمان بیت و ئیخلاسمان پێ ببەخشی، عاقبەتمان بەخێر بگێڕە یا ڕەب. خۆشەویستانم، ئێمە لە ساڵەوگەڕی جارێکتر هیجرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ساڵی نوێی هیجریتان یا کۆچیتان پیرۆز بێت کە ساڵی مسلمانانی هەموو دنیا و ساڵی هەموو دنیاە، چکە کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم گۆڕانکاری هەرە گەورەیە لە دنیا و لە کەون و کائیناتە. هاتنی حەزرەتی فەخری کائینات صلی الله عليه وسلم دەرگای ئاسمانەکانی کردەوە بۆ ڕەسوول الله صلی الله عليه وسلم تا میعراج بکات کە بۆ هیچ پێغەمبەرێ نەکراوەتەوە. لەبەرەوە گۆڕانکاریکی هەرە گەورە لە هەموو کەون و کائیناتە ڕوویاوە. هیجرەتەکەشی هیجرەتێکی ئاسایی نەبوو، هیجرەتی کەسێک یا چەند کەسێکی کەم نەبوو لە شاری مەکەوە لە تاو زوڵم و ستەم کۆچ بکەن بۆ مەدینە. نەخێر، ئەمە گۆڕانکاری گەورەیە لە گردوونە. ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیانێکە هەمووی مبارەکە، پلانێکە هەمووی پێویستە بۆ هەموو سەردەمێ. لەبەرەوە ساڵی کۆچیتان پیرۆز، خۆی گەورە عاقبەتتان بەخێر بگێڕێ یا ڕەب العالەمین، مناڵەکانتان محفوظی دنیا و قیامەت بن یا ڕەب العالەمین، و ئینشاء الله هەمووتان محفوظی لای خوا بن لە دنیا و لە قیامەتە. بەش دوعای خێر بۆ ئێمە بکەن ئینشاء الله. فەرموون. خوای پەروەردگار لەو ڕۆژەوەی کە ئینسانی دروست کردووە مێژووشی بۆ داناوە، واتە بە فەرمانی خوای پەروەردگار جەل جەلالوه هەر لە دابەزینی ئادەمەوەکو ئیمامی تەبەری و غەیری ئیمامی تەبەری نەقلەکە کاتێک کە خوای تەعالا ئادەم ئەنێرێتە سەر زەوی، لە دابەزینی ئادەمەوە تاریخ دەستی پێ کردووە هەتاوەکو هاتنی نوح یەک مێژوو بووە. دوایی لە ناردنی پێغەمبەر نوحەوە مێژوویەکی تر دەست پێکە هەتا تۆفانەکە دێت، هەتا لافاوەکە دێت. دوایی لە لافاوەکە مێژوو تەواوە بێت، لە دوای لافاوەکە مێژوویەکی تر دانرێت، چونکە مێژوو لە سەردەمی کۆندا هەر بە تاریخدا بە ڕووداوێکدان لە ڕووداوەکان. دوای مێژوو لە سەردەمی پێغەمبەر نوحەوە لە دوای تۆفانەوە دەست پێکە تا ئاگرەکەی پێغەمبەر ئیبراهیم. لە ئاگری پێغەمبەر ئیبراهیمەوە مێژوو دەست پێکە تا عیسا عەلەیهی تا پێغەمبەر موسا. لە پێغەمبەر موساوە دەست پێکە هەتا وەکو پێغەمبەر سولەیمان، لە پێغەمبەر سولەیمانەوە تا عیسا کۆتایی دێت. بەو شێوازە مێژووی پێغەمبەر عیسا کە مێژووی میلادیە لەدایک بوونە دەستی پێکردەوە دیارە تاوەکو هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مسلمانان کاریان پێکردەوە تا 622 هیجری کۆچی عفو میلادی 622 میلادی کە پێغەمبەری خوا هیجرەتی کردووە. عەرەبیش لە پێش هیجرەتی پێغەمبەردا لە پێش هاتنی پێغەمبەردا زیاتر ڕووداوەکانیان ئەکرد بە تاریخ. بۆ نمونە تەماشاکە عام الفیل، عام الڕەمادە، عام المەجاعە لە سەردەمی پێغەمبەر لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێن، پاشان عام الفوجار. ئەو ساڵەکان بەوە دائنران هەتا وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیجرەتی کرد. پێش هیجرەتی پێغەمبەریش دیارە پێغەمبەری خوا کاتێک کە کتاب و نامە ئەنووسی بۆ ڕئیسی دەوڵەتەکان تاریخی نووسیوە، بەڵام تاریخی هیجرەتەکەی نووسیوە بەبێ ئەوەی وەکو ڕۆژ و ساڵ دیاری بکرێ. ئەم ڕۆژ و ساڵە گرنگی زۆرە لای ئینسانی بڕوادار. بۆ خوای تەعالا لە قورئانە ئاماژەی پێ کردووە. طبعا الحج أشهر معلومات، مە دیارە شارە وەنیە. هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا وقدره منازل لتعلموا عدد السنين والحساب. عدد سنين وحساب ديارام لغير مسلمانان دا هموي بخورة، بلام لاي مسلمانان بمانجا مانجيش لزباني لعربي داد ديارو دوانزا مانجا. روجكشي كروجي هجرية 354 روجكات بخلاف ساڵی زاینی دیارە چەند ڕۆژێکی فەرقە. پاشان ئەم ڕۆژانە کە خوای تەعالا بە گرنگی داناوە مسلمانانیش هەستیان کرد کە نەقسێکیان هەیە لەمەیە. بۆیە لە سەردەمی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە
ئەبوو موسای ئەشعەری لە بەسڕە والی بەسڕە بوو ڕۆژێک نامەیەکی ئیمامی عومەری بۆ دێت تەماشاکان نووسراوە شەعبان ئەڵێ ئەی و شەعبانین ئەە شەعبانی ڕابردووە شەعبانی ئەم ساڵە بۆیە پیانە فەرمەیە با ئێمە ساڵێک دانین بۆ خۆمان ئیمامی نامەیەکی نات بۆی نووس ئەریخو بەڵێ ئەریخو بۆ ئیمامی عومەر ئیمامی عومەر فەرمووی ئەریخو یعنی چۆن تاریخدانم فەرمووی تاریخدانە وەکو ئاعاجیم ئیمامی تەبەری نەقلی کردووە وەکو ئاعاجیم دانێت دوای وتیان دەی باشەوە مێژوو دانین وەکو ڕۆمەکان وتیان ناکاکە ڕۆم لە ذیلقەرنەینەوە تاریخێکی خۆیانەوە زۆرە دوای وتیان دەی باشە وەکو فارسیان نابێ وەکو فارسیش بێت بۆ نابێ وەکو فارس بێت چونکە فارس هەر مەلیکێکیان دێ تاریخی پێشوو سفرەکاتەوە مێژوویەکی تازە دانە وتیان ئەمەش نابێت ئەوتیان باشە چی بکەین وتیان با تاریخی هیجرەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا کە کۆچی کردووە لە کاتی کۆچ تەوان ئەمە بۆ چوونی ئیمامی عوسمان بوو بۆ چوونی ئیمامی عەلی بوو کەڕەم الله وجهه پاشان لە مێژوو لە هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایانە ئەوتیان دەی باشە لە چ مانگێکەوە دەست پێ بکەین لە چی مانگێکەوە دەست پێ بکەین ئیمامی ئیبن سیرین ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆمانە ژێڕێتەوە ئەفەرمێ مناقەشە دروست بوو لەسەر ئەوەی چ مانگێ دەست پێ بکەین دەوتیان مانگی ڕەمەزان دوایوتیان وەڵا مانگی ڕەمەزان ئەوە نییە با ئێمە لە مانگێک دەست پێ بکەین لە دوای مەوسمێکەوە بێت دەوتیان باشە مانگی محەڕەم مانگێکی پیرۆزە هەم لە دوای تەوابوونی حەجی شەوەیە هەم مانگێکی پیرۆزە وان پێغەمبەری خوا کاتێک کە هیجرەتی مبارەکی هات بۆ مەدینەی مونەوەرە خەڵکی بینی بە ڕۆژوو بوو فەرمویان ئەمە بۆ بە ڕۆژوو فەرمووی ئەمە ڕۆژێکی چاکە نەجە الله فیه موسى خوای تعالی موسای لەو ڕۆژەدا نەجات داوە بۆیە خەڵک بە ڕۆژووە بێتایە یەهودەکان فەرمووی نحن حق بموسى کە ئەوە دیارە لە عاشورایە بووە عاشورا دیارە لە محەڕەمایە پاشان مانگی محەڕەمیان سابت کرد وەکو سەرەتای ساڵی هیجری پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتەوە کە دیاریان کردیان دەی ئێستا 17 ساڵ بەسەر ئەوەیە ڕۆشتۆ بەسەر هیجرەتە لە ساڵی 17 دەستیان پێ کردو ئەم مێژووە دیارە بۆ مسلمانان زۆر گرنگە و یەکێکە لە ئینجازەکانی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دیارە کۆمەڵێ ئینجازی زۆری بۆ لە بواری قەزاوەتە لە بواری اقتصادیە لە بواری فتوحاتە کە لە بواری دروستکردنی شارە ینی تۆ مەدینەی نەسڕە و دروستی کردووە تەماشاکە سیرتی لیبیا لە سەردەمی ئیمامی عومەرە دروست کراوە بۆیە کۆمەڵی شتی زۆر جوانی دانا ئیمامی عومەر یەکێک لەو نیزامانەی کە داینە مەسئلەی ساڵ بوو مەسئلەی ڕۆژ بوو کە لەو ڕۆژۆ داینە ئینسانی بڕوادار و دەوڵەتی ئیسلامی هەتاوەکو ڕووخا بە هیجری کاریان نەکرد یعنی تاوەکو دەوڵەتی ئیسلامی ڕووخا لەم 100 ساڵی پێشودا هەمووی بە ساڵی هیجری ئیش و کاری ڕۆژانیان ڕێکە کرد بەڵام دوایەوە دیارە ساڵەکان تێکەڵ کرایسە خەڵک بە میلادی ئەوەکە دیگە لە هەندێ دەوڵەتی کەم نەبێکە ئێستا بە هیجرەت بە ساڵی هیجری پێغەمبەری خوا کارەکەن ئەم ساڵە دیارە مامۆسای بەڕێز و ڕۆژ دیاریکردنی ڕۆژ دیاریکردنی ساڵ دیاریکردنی مانگ گرنگێکی تایبەتی لای مسلمانان هەیە چونکە بەڕاستی ئەم مانگانە هەر مانگی عیبادەتێکی تایبەتی خۆی تایە بۆیە کتێبی لەطائف المعارف هەر مانگی جیا کردوێتەوە هەر مانگی بە عیبادەتێکەوە کاتێک ئاگەینە مانگی ذیلحیجە عیبادەتێکی تایبەتی خۆیە ئەگەینە مانگی محەڕەم عیبادەتێکی تایبەتی خۆیە بۆیە ئەم مانگانە بۆ ئینسانی بڕوادار ئەهەمیەتێکی زۆر گەورەیە بۆ ئەهەمیەتێکی گەورەیە ئێمە ناتوانین لە ڕەمەزانە حەج بکەین و ئێمە ناشتوانین لە محەڕەمە حەج بکەین ئێمە بێت لە ذیلحیجە حەج بکەین بۆیە هەر لە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەم مانگانە زۆر بە گرنگ گیراوە و پێش ئەوەی پێغەمبەری خوا وفات بکە مانگ ئیشی پێکراوە بەڵام بەو تاریخی ئێستا نا ڕۆژی ئەوەندەیە و ساڵی ئەوەندەیە چونکە پێغەمبەری خوا باسی فەزڵی محەڕەمی کردووە باسی فەزڵی شەعبانی کردووە نییە باسی فەزڵی ڕەمەزانی کردو ئیدەن مانگەکان بووە و پێغەمبەری خوا لە کتابەکانیش وەکو ئەرزمکردن ئاماژەی پێ کردووە بەڵام بە شێوازێک کە وەکو ئێستا لە سەردەمی ئیمامی عومەرەوە دانراوە و ئینسانی بڕوادار ئەبێ سەیری کردەوە و ئەعمالی ساڵانی خۆی بکە بەڕاستی ئینسانێک کە کاتێک بازرگانیەکە کات کاتێک تیجارەتێکەکە مانگانە یان ساڵانیان 6 مانگ جارە حیساباتی خۆیەکە ئایا لەم مودەیە من خێرم کردووە یان زەرەرم کردووە من کەسابەتەکەم بەرەو کیۆڕە ئینسانی بڕواداریش ئەم تەمەنی کە خوای تەعالی پێی داوە ئەمە ڕەئسمالەکەیەتی ئەبێ سەر ساڵێک حیسابی بۆ بکات من لەم ساڵەدا چیم کردو لەم ساڵەدا چیم نەکردووە بەرنامەدانێ بۆ ساڵی داهاتوو چونکە بەڕاستی
ئینسانی بڕوادار ئەبێت لە هەموو کەسێک زیاتر مولتەزیمی فەرمانەکانی خوای تەعالا بێ و مولتەزیمی کات بێت چونکە کات گرنگیی تایبەتی هەیە والعەسڵ کاتە والضوحا کاتە وەنیە ئەمانە هەمووی کاتە وەشەمز بۆ کاتە ئاجا بۆیە ئەم سەر ساڵی زاینیە بەڕاستی ساڵێکی پیرۆزە سەر ساڵێکی مبارەکە کە لە سەرەتای مانگی محەڕەم و ئێمە دەست پێکەین ومێ دەکەین کە ئەم سەر ساڵە ببێتە مای خۆشی و ئاسوودەی و بەختەوەری بۆ ئینسانی بۆ کۆمەڵگاکەمان و بە تایبەتی ئەم ناخۆشی و نەخۆشی کە بەرۆکی مسلمانانی کردوخوای تەعالا لە کۆڵمانی کاتەوە دەرگای کەعبەی پیرۆز جارێکی تر بەڕووی مسلماناندا بە یەکجاری بکرێتەوە بۆ حەجی ماڵی خوا و بۆ کەعبەی پیرۆز و بۆ عەمرەی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بۆ خۆی ئەنجامی داوە زۆرترین کات ئەنجامی داوە ئێمە ئومێد دەکەین کە هەموو مسلمانێک هەموو ئینسانێکی بڕوادار مولتەزیمی کات بێ مولتەزیمی مانگ بێ مولتەزیمی ساڵ بێ چونکە کاتێک کە من خەمم بوو ساڵێک لە تەمەنم ئەڕوا خەممە چیتی ئاکەم خەمم بوو مانگێک لە تەمەن مەڕوا خەممە چی ئەەکەم خەمم بوو ڕۆژێک لە تەمەن مەڕوا خەمم بوو چی بۆ ئەەکەم بۆیە ئێمە مسلمان ئەبێ زۆر گرنگی بە مانگی هیجریش بدەین بەڕاستی بەداخەوەندێ مسلمان ئەمڕۆ نازانێت ساڵی چەندی هیجریە یعنی ساڵی هیجری دەستکاری کراوە ئێستا لە ئێران کە نزیکی خۆمانە هەر بە ساڵی هیجری ئیشەکەن بەڵام ساڵەکە دەستکاری کراوە یعنی هەر ئەم ساڵە نییە بۆیە ئێمە هیچ نەبێ بە معلوماتێکمان لەسەر ئەم 12 مانگە هەبێ و معلوماتێکمان هەبێ کە فەرقی ڕۆژەکانی ساڵی هیجری چیە لەگەڵ ڕۆژەکانی میلادی کە دیارە ڕۆژی میلادی سیوەکیشی تایە بەڵام لە عەرەبیا سیوەکی تیانە یان 20 یان 29 یان 30 ئینسانی بڕوادارە بێ بەڕاستی ئاگای لە مناسبە دینەکان بێ مناسبە دینەکەش بەپێی مانگی عەرەبی ڕێکخراوە. کاک حاجیان سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لە جەناب شتان. سەری ساڵی کۆچیە و کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ شاری مەدینەی پیرۆز جەنابتان چیتان هەیە لەم یادە مبارەکە؟ وەڵای پیرۆزباییەکەی لە هەموو مسلمانی سەرزەوی بە تایبەتی ملەتی کورد. شتێکمان پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دڵی کاک حاجیات چەندێک خۆشەویستە چەندێک سڵاوات لە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەی ئایا ضرورە ئێمە سڵاوە زۆر لە پێغەمبەر بێت؟ طبعا سڵاوەتدان سەر پێغەمبەر صلی الله علیه و سلم و فەرمانی خوای گەورەیە و هەموو کەس دەتوانێت بێ سڵاوات سەر پێغەمبەر بە چەندێک خۆش دەوێت؟ طبعا لەبێ خۆمان و ئەولاد و ماڵمان خۆشتمان بێ لەوە زیاتر قابل چی لەوە خۆشتر لەوە چی هەیە لەوە چاکتر بێ بۆ مرۆڤایەتی بۆ بۆ مرۆڤایەتی بۆ هەموو بۆ ئەوە خوای گەورە پیرۆز خەڵقی کردوکەوە بۆ هەموو شتێک ڕەحمەتە. کاک حاجی تۆ سەردەمێکی ڕەنگە هەشتاکان و هەفتاکانیشی تا حەدە بیر بێت ئەو کاتە خەڵک زیاتر پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم دینی خۆشەویست پیرۆزەکانی ئیسلامی خۆشەویست یا ئێستا؟ وەڵاهی قوربانەوە کردو سەر شەخسیەتی ئەو کەسە خۆی حەز سەردەمە بێ هەست کەسێک خۆشی بێ لە هەر سەردەمێکار خۆشیەیە ئێستا بێ پێشوو بێ هەر ئەو کەسە بەدەست خۆیەتی لەزەوە نییە مەسەرن کابرا بەرگریەکە لەوەی کە کەس پێغەمبەری خۆشنەوەی کە خۆشی بێ لە دڵی خۆی هەر خۆشیەیە. بەڵێ وەڵا مامۆستاگیان پیرۆزبایی خۆم لە هەموو تاوی مسلمان دەکەم بە بۆنەی یادی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. چەندێک پێغەمبەر خۆشەوێت چەندە بیر تەکرێتەوە چەندە سڵاواتی ڕۆحم بە قوربانی بێ زۆر خۆشم بێ ڕۆح و خۆم ماڵ و مناڵ و کەس و باوک و دایکم بە قوربانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆحم بە قوربانی بێ خۆ وەختێک سڵاواتیت هەستەکەی دڵە خۆشە هەستەکەی یعنی بەو سڵاواتە لە ڕووی ڕۆحی و دەرونیەوە ئیسراحەتەکەی پێشەوەی ئەجرەکە دەستێت. بەڵێ سڵاوەدان پیرۆز ئەو شتێکی زۆر جوان و ئینسان دڵی مرتاحە پێی. خەڵکی مەدینە ئەوەنە زەراعەت و کشت و کاڵیە کرد کە بەشی خواردنی خۆیان بکە ئێستا ژمارەیەکی زۆر لە خەڵکی مەکەوە خەڵکی تریش هاتووە لە ملاولاوە هاتوونەتە مەدینە لەبەرەوە شەڕێکی زۆر درێژخایەنی 100 ساڵەش لە نێوان کۆچەریەکان لە نێوان ئەنسارەکان خۆیانە لە نێوان دوو هۆزی گەورەی ئەوس و خەزرەجا هەبوو چارەسەری ئەمانە هەموو ئەبێ بسپێرێ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و سەرۆکی دەوڵەتێکی تازەیە کە لە مەدینە دروستیان کردووە بێجگەلەوەی کە لە ئەوس و خەزرەجا کۆمەڵێک ژمارەیەکی زۆر لە مسلمانی زۆر یعنی مسلمان بوون خەڵکی ئەوس و خەزرەج زۆربیان مسلمان بوون بەڵام لە هەمان کاتشا خەڵکی مشریک و یعنی لەسەر دینی خۆیان مابوونەوە هێشتا لە مەکە لە مەدینە هەبوون 300 کەس لە منافقین هەیە کە بەڕواڵەت باوەڕێن بە ئیسلام هەیە و لە ناوەوە منافقن و باوەڕێن بە ئیسلام نییە
لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ حەزرەتی ئەبوبەکر ئەوەی سەرمایەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دروستکردنی ئەم دەوڵەتە بۆ بنیاتنانی شاری مەدینە بۆ ئەو شتانەی کە بڵین لە مەدینە پێویستی بەنیۆکردنەوە و تعمیر و صیانەت هەیە تەنها 5,000 درهم یا 5,000 دیناری حەزرەتی ئەبوبەکر هەیە. حەزرەتی ئەبوبەکر 5,000 دینار یاخود درهەمی لەگەڵ خۆیان هێنا، هیچی لە ماڵەوە جێ نەهێڵا لە مەکە، بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کامیلی حڕیەتی هەبێت لە تەسەڕوفکردن لەم پارەیە بۆ ئەوەی بنیاتی مەدینە و خەڵکی مەدینە و مسلمانانی مەدینەی تیا بنیات بنێن. یعنی گەورە دەسەڵاتدارەکانی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ماڵ و سامانەکەی خۆیان هێنا لەوێ فراوان بە فراوانی تەوزیعیان کرد و پەرش و بڵاویان کرد، خۆیان نەکردەوە. ئەو ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەصحابی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم. ئەم مەدینەیە دوای 8 ساڵی تر قیادەی نیوە دوورگەی عەرەبیە کات بەو ئابووری کە 5,000 درهم و حەزرەتی ئەبوبەکر هێناوێتی تا دەوڵەتەکەی لەسەر بنیات بنێن. دوای 15 ساڵی تر ئەبنە لە سەردەمی حەزرەتی عومەری کوڕی خەتابە ئەبنە دەسەڵاتداری بەشێکی گەورە لە جیهانی ئەو کاتەی جیهان و ئەو شوێنانی کە ئاوەدانی تیا بۆ لە جیهانە. لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێشا کە هاتۆتە مەدینە تەمەنی 53 ساڵە، برایەتی لە نێوان کۆچەریەکان و هەروەها یاریدەدەرانە دروست دەکات، ئەبێ مزگەوت بنیات بنێت، ئەبێ بازارێکی تازە دروستکەن. کام بازارە منەمەوە لێرە تیشکی زۆر بخەمە سەر، چونکە کەم لە لای خۆمان باوە کە سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەتایبەتی مەسائیلی اقتصاد و بازار قسەی زۆر لەسەر نەکراوە. ئەبێت ڕێگەکانی ناوشاری مەدینە چاک بکەن، ئەبێت دەستوری مەدینە دروست بکەن، کام دەستورە پێویستە تەعایش و بەیەکەوە ژیانی هەموو خەڵکی مەدینەی تیا بێ، مواطنی تیا بێ، هاونیشتیمانی خەڵک هەست بە هاونیشتیمانی بوونی خۆی بکات. شاری مەدینەم شارێکی زەراعی و کشت و کاڵی بوو، بەڵام ئەوانەی لە مەکەوە هاتوون هەمویان لە تیجارەتە شارەزان. لەبەرەوە ئەبێ مەدینە شێوازی ژیان و شێوازی ئابووری خۆی بگۆڕێ بەوەی ببێتە شارێکی کشت و کاڵی تیجاری هەردووکیان بێت. لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم شت کە دروستێکە بینای مزگەوتە کە مزگەوتەکە دروستەکات و ئەم مزگەوتە ڕۆحی کۆمەڵگای مەدینە پارێزێت. یعنی ناوکرۆکی مزگەوتەکە بنیاتنانی ڕۆحی برایەتی و مەحەبەت و یارمەتیدان و خۆشەویستی و بەدەمیەکەوە بوون و چالاکیە جۆرا و جۆرەکانی ژیان و نەخۆشخان و هەموو شتێک لەناو مزگەوتە ئەنجام درراوە. مەدرسەیەکی تعلیمی بووە کە مەحوی ئومیتیا کراوە، کەواتە لە ئەسیرەکانی جەنگی بەدرا لەبێ مناڵی مسلمانان فێری خوێنەواریە کردن تاوەکو ئەسیرێک مناڵێک فێر بکە اینجا بەرە. لەمەگەر ئینسان ڕاست بکات لەگەڵ ڕێبازەکەیە معدەر ڕۆحانەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو ئینسانایە بە هەموو شێوەیەک. جا ئەم ڕۆحیەتە کە لەگەڵ ئینسانی موسڵمانە هەیە بەڕاستی ئەبێت بە گوێی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەی، اینجا قانجاز ئەەکەی لەو ڕۆحیەتەیە کە ئەزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە نردوێتی بۆ خاتم الأنبیایە کە نردوێتی ئەزانی گەورەی ئەو پێغەمبەرە بۆ دەرەکەوێت صلی الله عليه وسلم. زۆر نمونە هەیە لەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای خۆی کە ئێمە ئیسا لە خەوا ئەیبینین یا زۆر شت هەبوو خەبەری یاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتوۆتە دی و ئیستا بەم کتوبڕێ هەندێک شتم هەیە بیر ناکەوێتەوە، بەس جارێکیان لە چوین بۆ عەمرە لە مەدینەی منەوەرە لەگەڵ شێخ حەمەمینی براما بووم، لەگەڵ خوشکەکانما بووم. ئەو شەوەی کە گەشتینە مەدینە بە تەوری سەعات 12 شەو بوو، ڕۆشتین ئەتر ئوتێل گیرا و دابەزین و بۆ بانگی بەیانی هاتین بۆ نوێژ. سبحان الله ئێمە لە ناو دەرگای ئەو دەرگای کە ئاچێت ئەو دەرگای ناوی چیەکە بەرەو قەبری پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ دانیشتو بوون پیاوێکی ڕیژ جوانی کەڵەگەتی ئەفغانی بوو. دوای نوێژ باوەشی کرد بە شێخ حەمەمینی براما و ئەم لاولای ماچ کرد و ناوچاوی ماچ کرد و شێخ حەمەمینی برام وتی ئەمەش برامە، ئەم لاولای منیشی ماچ کرد و وتی من 3 ڕۆژ لە چاوەڕوانی تۆم پێغەمبەر صلی الله عليه وسلم خەبەری یاوە پێم کە تۆ فڵانی کوڕی فڵان نیت تیبارە وەڵام لە کوردستان لە شیمالی عێراق و نەهاتی لە کوردستانەوە بەڵێ. ئەتر تەعارفمان کرد
وتی ئێمە شێخێکمان هەیە خۆی خەڵکی بوخارا بوون خەڵکی بوخارا بوون بەس هاتبوونە مەدینە 25 ساڵ بوون لە مەدینا بوون لە گەڕێکێکی مەدینا بوون لە شوقەیەکا بوو شوقەکە تابڵەی ناخۆش بوو تابڵەی کۆن بوو ئێمە چوین لەوە لەگەڵ چەند کەسێکا بوو وەکو من و شەحەمینی برام و حاجە عەدنان و مامۆستا عومەر و کا حەمەد ساڵح بووە کە خەڵکی زەڕاین و ئەمری خوای کرد لەم ساڵانە بە کورۆنا پارک خوا ئەفریقا چوینە خزمەتی ئەو پیاوە پیاوێکی نورانی زۆر جوان عینەن مامۆستا مەناکەریم وە دەرەجە عالی بێ بەس بە عەرەبی قسەی نەیەک تر ئایا عەرەبی نەزانی نازانم بۆەوە تەرجمە هەبوو ئەو خەلیفەی تەرجمە بوو بە عەرەبیەکە تەرجمەیەکی عەرەبیەکی فسحەیە زانی تەرجمە بوو دانیشتین لە خزمەتیا وتمان با ڕەسم بگری نەیهێشت وتی نابێت ڕەسم بگرن دانیشینەوەوانە بازە قسەیەکەکەین کە دانیشتین لە خزمەتیا سەیر دەکەین ئەم پیاوەیە زۆر ئینسانێکی زۆر متەقیە لە بوخاراوە هاتبوون لە شۆڕشی ئەفغانی وە کە شۆڕشی ئەفغانستانتر هینی تێکەوت بوو ئەوان شەڕی ناوخۆی تێکەوت بوو ئەوان وازیانە نابوو هاتبوون لە مەدینە دانیشتبوون تقریبا 22-23 ساڵ بوو لەوێ بوون پیاوێکی زۆر نورانی بوو تر بەیانەکەی بوو خواردنێکی خۆشیان بۆی هێناین و بەرچایی بەیانیان فەرمووی گەشتن بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم زیارەتان کرد شەحەمینی براشم وتی وتمان بەڵێ وەڵام ئەگەر 5 فەرزە نەڕۆین 4 فەرزە ڕوین مەگەر ئێستا کاتێک لەوێ نەبین فریای ئەوێ نەکەن وتی ئەوە ناڵێم وتی زەلامان هەیە لەم مەدینا خۆی نەوت وتی زەلامان هەیە لەم مەدینا 5 فەرزە هەر بە حوزور ئەگا بە حوزوری پێغەمبەر صلی الله علیه وسلم سبحان الله زۆر عەجایب بوو تر زۆر مەجلیسەکە خۆش بوو وتی هەر شەوانەیەگا بە خزمەتی لەخەوە یعنی لە ناو ئینی خۆشمانە لە کوردستانی خۆشمانە زۆر هەیە گەشتووە بە خزمەتی وەکو کاکەحمەدی شێخ عەلی شێخانی بیارە پیاوچاکانی تر هەرچی دڵی سافیە و پاک بێت ئەگا بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەچێتە مەدینە سەیرەکە مەدینە بازارێکی کۆنیان هەیە بازارەکەش جوولەکە تایە زۆر زاڵە ئابووریان دوکانەکانیان هەمووی جوولەکە بوو زۆر مسەیتر بوون بە ئیقتصاد یعنی ئابووری مەدینە لەژێر دەستی جوولەکە بوو و زۆر زاڵ بوون تایە بە تایبەتی جوولەکەکانی بەنی قەینوقاع کە بازارێکی گەوریان هەبوو بازارەکە کە جوولەکە دروستیان کردبوو سمعی زۆر خراپ بوو چونکە غەشی تیاکرا سووی تیاخرا ڕیبا و یعنی هەرچی شتێکە چەوسانەوەی خەڵک و حرامخۆری بوو لەو بازارڕ ئاکرا استیغلالی تیاکرا احتیکاری تیاکرا یعنی شتی تیا هەڵەگیرا دوای مدەتی ئەفرۆشرا بۆی قازانجێکی زیاتر بکات ئەمانە کە ئەو شتانەیە کە ئیسلام تایە یعنی بە هەموو شێوەیە قەدەغەیەکە ئەم کارانە بکرێ بەو شێوەیەکە جوولەکەکانیان کرد لەبەرەوە تەنها بازار بوو مەدینەیەکان پشتیان پێبەست پێغەمبەر سەلەم ئەیەوێت بازاری مەدینە بژێنێتەوە گەشەی پێبا چونکە ئەم سەحابانەی کە لە مەکەوە هاتوون ئەمانە هەمویان تاجر بوون بازرگان بوون ئیشی بازرگانیانە کرد چونکە خەڵکی مەکە زیاتر پشتی بە بازرگانیە بەست شوێنێک نەبوو زیاتر بۆ زەراعەت وانە بشێت و هیچ زەراعەتی تیان نەبووە لەبەرەوە ئەم سەحابانە هاتوون خیبرەیەکی باشیان هەیە پێغەمبەر سەلەم فەرمووی پێغەمبەر خۆشی خیبرەی زۆر باشی هەیە چونکە تاجر بووە یەکێک لە تاجرەکان فەرمووی با بازاری مەدینە بگەشێنینەوە نەچوون بازارەکەی جوولەکەکان بتەپێن بەسەریانە بیر ڕخێنەوە دەسەڵاتمان هەیە نەخێر هاتن بازارێکی باشیان دروست کرد طبعا لەکوێ بازارەکە دروستەکەن لە شوێنێکی زۆر گرنگە سەباسیەکەین و لە شوێنێکە کە هەموو هۆزەکانی دەوری مەدینە هەر ئەوەنە بێنە مەدینە یەکسەر پێش هەموو شتێشتنە بازارەکە ئینجایان بۆ ناو مەدینە ینی بازارەکە کەوتە شوێنێکی زۆر استراتیژی وەکو خۆمان دەڵێن کە بتوانی هەر کەسێ هاو بۆ مەدینە یەکسەر چای بە بازارەکە بکەوێت ینی بچێتە ئەو بازارە نەچێتە بازاری جوولەکەکان یان بازاری جوولەکان بێ بە بازاری دووهەم کە موسڵمانەکانیشی تیا بوو بەڵام جوولەکەکان تیا زاڵ بوون ئەم بازارە تازەیە کە پێغەمبەر سەلەم دروستی کردووە ئەچێت تایە لەم بازار تازە کۆمەڵی فەرموودە ئەفەرمێ ئەم فەرمودانە زۆر گرنگە بۆ بازارەکانی ئێمە لە سلێمانی لە هەولێر لە هەموو کوردستانە لە هەر شوێنی ئێوە گوێتان لەم بەرنامەیە بیسەری و بینەری ئەم بەرنامەیان ئازانم سری ئەم بازاڕی پێغەمبەر سەلەم ئەمەیە ئەبێ ئەم بازاڕی موسڵمانان ئەفەرمێ من غەشەنا فەلەیسە میننا نابێ بە هیچ جۆرە غەشی تیا بێت فڕوفێڵ نابێ بکرێت نابێ موسڵمان لێرا خەریکی خەڵەتانی خەڵک بێت دەستی خەڵک ببڕێت ئەو بازاڕەنی ئێمە ئێستا
چەندەها هەموو جارێک هەموو ساڵێک چەند کەسێک کە کۆمەڵە پارە کۆکاتەوەی فرێنێت و ڕات و ئەو خەڵکەش لە بازارم چەندەها مسلمان گیرۆدەیە بەدەست فڕوفێڵی مسلمانێکی تر یا یەکێکی تر خەڵکی کێ وڵاتە التاجر الصدوق الأمين مع الصديقين تاجری ڕازگۆی ئەمین لەگەڵ صدیقین و ڕازگۆیانایە پێڵسەم فەرمێت ئەبێت تاجرەکان ڕازگۆ بن ئەبێ زۆر ڕازگۆ بن ئەبێت کە کاڵایەکەن بە ڕازگۆیی بیان بە خەڵک فڕوفێڵیتیان نەکەن شتی تەزویر نەهێنن لا يبيع أحدكم على بيع أخيه ئەم قانونانەیە کە لەم بازاڕەکە پێڵسەم دایانێت ئەم یاسانە ئەم فەرمودە جوانانەی پێڵسەم ئێمە وا لە فەرمودەکانی پێڵسەم تێبگەین ئەفەرمێ با یەکێک لە ئێوە کڕین بەسەر یعنی شتێک نەکرێت چۆن لە زەم کا بەسەر براکەیان مسلمانێک لە یا شتەکرێت تۆ بچی زەمی بەسەر بکەیت و زیاتری بیت تێ بڵی بیە بە من یا فێڵی لێ بکەیت تۆ خۆ شەریک بی لەگەڵ دوکاندارەکە بێ بازارەکەی بڕازین تۆ بڵێ وڵاوە ئەوە نەئەکات منمێ ئەوە دێکڕ مەگەر ئەیت و ئەمیش لای خۆشەویستە بێت چێ خێرای کرێ لە کاتێک ئەم دوو کەسە هەردووکیان شەریک بن و هەروەها حدیثی پێڵسەم فەرمێ نەها عن الاحتکار پێڵسەم نەهی کردو لەوەی کە احتیکار یعنی شتێک ئێستا هەڵی بگری بۆ کاتێکتر بڵی پارەی زیاترە کات و کۆمەڵێ یاسا و ڕێسایی بۆ ئەم بازاڕی مەدینە دانا کە بۆ هەموو بازاڕەکانی مسلمانانە بەگشتی بۆ ئێمەیە لەبەرەوە عالمێکی زانایەکی ئابووریناسی ئەڵمانی کتێبێکی هەیە بە ناوی تراست ینی سیقەکردن تۆ چۆن سیقە ینی ئابوورناسێکی ئەڵمانی گەورەیە چۆن سیقە دروستەکەی بۆ ئەو کاڵانەی هەتە بۆ ئەو شەریک و کۆمپانیا هەتە بۆ بازاڕی هەتە بۆ سوپەرمارکێتەی هەتە ئەڵێ ئەبێ ئەخلاق و سیقە و ئەمانەتێ لە پلەیەکی زۆر باڵایە بێ ئێمە سڕی نەجاح و سەرکەوتنی تۆیە ئێستا شەو سیارانی کە هێتە جیهان کام سیارە زۆر ڕەواجی هەیە ئەو سیارانی کە بەڕاستی شەریکەکانی کۆمپانیاکان خاوەنی سیقەیەکی گەورن ینی هەموو ئەڵێ لە فڵان سیارە نەکڕی لەبەرەوەی گێڕەکەی باش نییە ئەویتر ئەڵێ ئەوی بەڵام فڵان کۆمپانیاوانیە فڵان شەریکی ئەڵمانی بەم جۆرەیە لەبەرەوە تۆ بازار بەمە سیقەدی پێڵسەم ئەمەی ویستووە ئەم عالمە ئەڵمانیە عالمێکی گەورەی اقتصاد و ئابووری باسیەوە کاڵێ بێ سیقەت هەبێت ئەبێ ئەخلاقی بەرزت هەبێت لە بازاڕە ئەبێ ئەمانەت پارێزبی ئەمە سڕی سەرکەوتنی تۆیە ڕکلامی درۆینە سڕی سەرکەوتن نییە هەرگیز لەبەرەوە ئاگدار بین سیقەی گەورە تۆ ئەو ماسەی فرۆشی حتا لە لادێکا کە تۆی هێنی ستۆچی بۆ دوکانێک ماسەکڕی ناوی ماسفرۆشەکانی پێڵێ و ماسانەی کە هێناوێنە بۆ مناڵەمەی حاجی فلانە کەساوەهی ئەحمەوەی فلان دێ ئەوی فلان شوێنە ئەزانی کامیان خۆشە هەموو جارێکی لەوەیان یەکڕی نابێم دەسەبی کۆڕێت کۆمپانیاکەی وێران نەکات چونکە پێڵسەم فەرمی ئاگاتان لێ بەمان غەشەنا فەلەیسە منا لەبەرەوە ئەم بازاڕەوای لێ هات منافەسەی بازاری بەنی قۆنوقاعیە کرد هیچ جوولەکەکان کەوتە منافەسە لەگەڵەوانە خەڵک زۆر ڕووی کردە ئەم بازارە و بازاری بەنی قۆنوقاع چۆڵ بوو چکە بازارەکە لە ناو مەدخەل و لە ناو سەرەتای مەدینەیە دروستیان کە مەساحەیەکی گەورە لە بەردەم بازارەکەی هەبوو بۆ پارکین بۆی ئەو وڵاخانەی کە باری پێهێنن شوێنێکە بێ وڵاخەکان یعنی چۆن سیارەی خۆمان سیارەی بار لە بازارە گەورەکان نابڵێن شوێنی هێتا ئەو بارەکەی داگیرێ ئەو کاتە پێڵسەم شوێنێکی دیاری کرد مەساحەیەکی گەورەی هێڵایە و تێمە نەکرێ بە هیچ شتێ بۆ ئەوەی ئەو هێسر و وڵاخ و ئەو وشترانی کە هێنێت بارەکان با لێران نزیکی بازارەکە بخرێ بۆ ئەوی کەمتر کرێ بکەوێتە سەر دوکاندارەکان کە لە بازاران سەیری ڕۆشنبیری مسلمانان ئازان سەیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پێغەمبەری خوایە کە بەشەوە تا بەیانی عیبادەتی کردو بەس بەڕۆژە ئاوا بازاری ڕێخستەوە بە مسلمانەکان ئاوا خەمی ئیماندار و مسلمانی خواردووە ئێمە چەندە لە خەمی خەڵکاین بەخوا ئەوەنەی لە خەمی خەڵکابینەوە پێشەکەوینەوە خەڵکیش خۆشیەوەین لەبەرەوە با زۆر خەمی خەڵکمان بێ و بزانین چۆن ئابووری وڵاتێک لە کەسێکەوە جاریوە هەیە سیقەی مسلمان زۆر گرنگە تۆ لە بازاڕای دەستبڕ مەبە بێسیقە مەبە پارەی خەڵک مەخۆ پارێکی زۆر کۆمەکەرەوە دوای بیخۆیت ئەو هەموو بازاڕە ئەلکترۆنیکە ئێستا لە کوردستانە ینی خەڵکیی زۆر دەستبڕ دروست بوو بەڕاستی کە لە ئەنواع خەڵکی تیابوو لە خەڵکی مولتەزیم و نامولتەزیمی زۆری تیابوو لەبەرەوە چەند مەترسیە بەڕاستی تۆی مسلمان بکەویتە هەڵی ئاوا گەورە و دنیا و قیامەتی خۆت بسووتێنی سمعەی دنیاوە سمعەی هەر گەوری قیامەتی خۆت لە ناو بەری بەوەی کە سیقەت نەبێ تاجیری سەدوق نەبیت ڕازگۆ نەبیت لەبەرەوە ئەوە بازارەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم بازارەی پێغەمبەرە کە دروستی کرد سوال مەمنوع بوو نابوو کە سوال بکات نانێ هەڵا کە سوال بکات پاسەوانی هەبوو یەکێک لە سری ئەوەی کە جوولەکە چوول ئیتیفاقی کرد لەگەڵ مەککەیەکانە بۆ ئەوەی بێن شەڕی ئەحزاب جەنگی خەندەق دروست ببێ یەکێک لە سڕەکان یەکێک لە هۆکارەکان ئەم بازاری پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم چونکە جوولەکە تەنگی پێڵش نابوو لە بازارەکەی خۆیان ڕەواجی نەمابوو
وتیان وابێت ئیقتصادمان وێرانە بێ بۆ ئەوەی مەکەیەکان بێن ئەم بازار و مەدینە تێک بن بەسەرێکا بۆی بازارەکەی خۆیان بژێتەوە کەواتە شەڕی ئابووری لە ناوجەرگەی مەدینەیە کراوە بەرامبەر بە پێغەمبەر بەم سڕەشە زانێت ئاگاداری ئەمەیە ئەم بازاڕە ئەم ئیشانەی کە لە مەدینا کرا بە 5,000 درهەمی حەزرەتی ئەبوبەکر دەست پێ کرا سیری چ بەرەکەتێکی تایە پارەی حەڵاڵی حەزرەتی ئەبوبەکر کە بە تیجارەت پێی کردووە یەکێک لەو ئیشە گەورانەی کە پێغەمبەر کات ئەوەیە کە فەقیری و هەژاری لە مەدینا نەهێڵێت هەتا فەقیری بنە بڕ ببێت باشترە اللهم إني أعوذ بك من الفقر والكفر خوا پنا ئەگرم بە تۆ لە فەقیری و لە کوفر چونکە نزیکە ئینسان بەهۆی فەقیرۆ تووشی کوفر بێت تووشی وەڕزبوون بێت تووشی بێئومێدی ببێ کە ناکرێ مسلمان بێئومێد بێ چونکە گەورەترین ئومێدی ئینسانەوەیە کە بەڕاستی گەڕێتەوە بەلای خوای گەورە ئەرز و ئاسمانەکان چەندێک گەورەیە پانتایی ئەوە بەهەشت و ڕەزامەندی خۆی هاتیە بەس بەچی دەستەکەوێت بەوەی تۆ لەم بازاڕە سەتوق بی ڕاستکۆبی لەم ژیانەیە ڕاست بیت و پات بێت پیامبەر صلی الله علیه و سلم شخصێک بووە لە خوای گەورە بگەڕێتەوە خۆشەویستترین مرۆڤ بەستە ئەرزە ئەوە تاکید دوای ئەمە ئەوەی کە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمیت و دایناوە بۆ قەومەکەی خۆی کە مسلمانان هەمووی خێر و چاک و پیاوەتی و لێبوردن بوو ئەوەی من بزان ئەوەی من دێم وەرگرتی بێ من بەش بە حاڵی خۆم مناڵ بووم لە لادێ تقریبا منطقەی هۆلێن و شێخان سەرتەکی بەمۆیە تێکەمە ناوی کانی کرماجە من مناڵ بووم هەتا ئێستام نوێژ و ڕۆژم الحەمدوللا کردووە ئەو فەرمودانی ئەو لەو حەدیسا بەڵاو کراوەتەوە و بیستومە لەگوێم گرتووە الحەمدوللا ئەوەی توانام بوو بێ بەڵام ئەم ڕۆژە کەوتێنتە ڕۆژێکەوە بەڕاستی هەمومان زانین شانی باسکردنە حەقیقەت ڕۆژێکە نە کەس بەزەیی ماوە نە ئەو فەرمودانش خەڵق تەطبیقێکات هەمووتان زانن هەموو کەس ئەزانێ ئەمڕۆ ڕۆژێکە بە بۆنەی ئەم تەکنۆلۆجیا چاکە کە مۆبایلە بە حەقیقەت دەڵێن بە حەقیقەت کەوتنە زروفێکەوە نە باو بۆ ئەولاد وەفای ماوە نە خێزان ئەو شێرازەی خێزان هەمووی تێک چووە ئەو فەرمودانە پیامبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هیچ شتێکی جێی خۆی نەگرتووە دیسا بە حەقیقەت چونکە بەداخەوە هەتا لەسەر ئەو بەرنامەشە نەڕۆین و نەگەینە سەر ئەو بەرنامە مەنهەجە ژیانی ئەم میلەتەی مەوابێت تایبەتی مسلمانان بە حەقیقەت بەداخەوە زۆر بەداخشەوە ئێمە کە مسلمانین ئەها ساڵی ئەم ساڵ کە باران نابارێ دەفەرموو هەموو تەکنۆلۆژیای عالم بێنە بتوانێت خەڵک مرتاح کات ئەوە چییە فەرمودەکانی ئەمە بەگوێ نەگرتووە بەڵکو پاشگوێ مەخستووە نە برا چێ بۆ لای برا نە باو بۆ ئەولاد بەڕاستی وەفای هەیە نە ئەولاد نە باو زۆری بۆ خێزانی خۆی وەفای هەیە نە ڕاستەڵێ نە هیچ شتێک ئەمە بەکو پێشەکی پێم وتی ئەم تەکنۆلۆژیا کە هاتە مۆبایلە باشترین تەکنۆلۆژیا هاتووە پێشکەوتنە خۆش پێخۆشە ئەمانەکو ئێمە بە غەڵەت بەکارێنین بە حەقیقەتەوە شتێکی شیرازەی دینی ئیسلامی تێکداوە ئەنجا بە حەقیقەت من داوام هەیە لەو مسلمانان و تایبەتی لە خۆشم بگەڕێنێ بۆ سەر ڕێگە ڕاستەکە ئەو فەرمودانەی پیامبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەمووی نەسیحەتی چاکە هەمووی چاکە بەڵام ئەگەر نەگەڕێنێ بۆ ئەو سەر بەرنامەیە دڵنیا من مژەیەکە دەم بە هەموو عالم هەتا بێخراوترە بین من لێزان مش زۆر جاری وا هەیە ئێمە بۆ یعنی نوێژێک کە فەرزە کە چەند ئیسراحەتێکی ڕۆحی تیاکەی کە بەڕاستی یعنی بە تەواوی دڵ ئارامە بێتەوە تیا بێژگە لە ئەجرە قیامەتە گەورەکەی کە تایەتی ینی بە 5 دقه بە 3 دقه خێرا نەجاتین بەس بە سەعات بە 2 ساعات و جنابتە فەرمووی لەسەر فەیسبوک لەسەر ئینتەرنێت دانیشین گوێ لە هەواڵە گرین گوێ لە فڵان شتە گرین بە خەیاڵمانە نایە چۆن ئەم کاتە جوانانەمان بە هەدەرە دەین و قیامەتێکی نەبڕاوی هەتاییمان لە بەردەمایە کە لەسەر ئەو نوێژ و عیبادەتە وەستاوەکە ئێمەیەکی بەڕاستی هەروایە باقەمی سەر ئەو بەرنامەی ئەو قسەی جەنابەتە منش هەروە ئەڵم دوو پاتێکەمەوە هەتاکوی ئێمە ئەگەر بێت و دقە بە دقات چۆن هەنگاو بە هەنگاو ئەنێن و ئەڕێن بەسەر ئەرزا هەر ئاوا هەینە دقە بە دقە لەو ژۆر دایکش دەبین نەک بڵێ ئەوە با 700 ساڵ تەمەنیشم بێ هەموو دقەی لە قەراخی ئەو قەبرەوە ئەو تەوابوونەوە ئەڕۆین بە تاکید ئەگەر بێت و زوو فرێ خۆمان نەکەوین بە تاکید هەرتیەکەوین ئەوەی تیان نییە بەڵام ئەبێ فرێ خۆمان کەوین بەڕاستی ئەگەر بێت و ئەمە نەگەڕێن بۆ سەر ئەو مەنەژۆک و پێشەگی باسم کرد ئێمە زەرۆمە نەبین و دنیایەک تش هەیە کە قیامەتە و تاکید ئەوەشی ئیمانی بۆ ڕۆژە نەبێت ئیمانی تەواو نییە هەرچی لە دنیا بیکەی من فەرمو من تقریبەنەوە 65 ساڵ تەمەنمە 47 ساڵە خەیاتیەکەم هەتا ئەم دقیقەش مێشتانە هەتا ئێستاوە ئەوەی کردوێتم بیری لێ ئەەکەم ڕۆژانە شەوانە خەوم سەرجێگەکەم
بیرەکەمەوە ئەو خەڵکە ئەوە کات هەمووی تۆمارەکە بۆ خۆی ئایا چاکە ئەکات تۆمارێکە بۆژی پلێ ئەپرسنەوە یامەک و چی خراپێت تۆمارەکە حقیقەتی پێ بڵم هەرچە تۆمارەکەی ئەو بۆ لێت دەنەوە بەتەئکیدم هەبە ئێمە هەموو دەقێ بەرە مردن نەڕوین بەتەئکید دەقە و سەعاتین اینجا باشا چی کرد چەند ساڵ تەمەن من هەچم کردیەوە خۆشم کردی ڕابواردم کە خەزانی خۆمە هەشتێ با بڵێن خۆشی ناخۆشی هەم دەقەم دەبیرە و هەم دەقەچ گەمە مەرگەکە ئایا ئەگە چاکانم کرد بێت لە نامەی عەمەل من نەنووسراوەتەوە ئەی خراپەکان بێت ئەوانە چیەکەی ئەی قوڕ بە سەریمانە بە ئەو ڕێگە باسە نەڕووی یەکێک لەو مشکلە گەورانەی لە مەدینەیە هەیە وەک ئێستەی خۆمان کە کوردستان و عێراق و بەگرە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتیانی بێ ئاوێکی سەیر ڕووی لە زۆربەی وڵاتەکانمان کردووە مەدینەش کێشەی ئاوی هەبوو کێشەی کەم ئاوی هەبوو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم چی بکا بۆ کێشەی کەم ئاوی یەکێک لەو بیرانەی کە فرامۆش کرابوو ئیهمال کرابوو بیرێک بوو کە پڕ کرابووی و خاشاکیان تێکرد ئەو کاتە ینی خۆڵ و خاشاکی خەڵکۆمانە شوێن نەبوو تی بکەن لەبەرەوە هەر شوێنێک کە گەربیرێک ئێمال بکرایان کردە و بیرە یەکێک لەو بیرانە پیانسەم فەرمووی ئەم بیرە پاکەکەینەوە هاتن پاکیان کردەوە هەرچی خاشاکەی تیا دەرێن هێنا سێرکن ئاوێکی باشی هەیە پیانسەڵم وتیان ئەوە باوبوو لە ناو خەڵکا کە ئاوێک ئەگەر خاشاکی تێکرا ئاوەکەی بە کەڵک نای پیانسەم ئاوەکەی دەرهێنا دوایی خۆی دەستنوێژی لێگروتی ئاوەکە پاک و تەمیزە و هیچ مشکلێکی نە لەبەرەوە سەحابەکان یەکێک لەو بیرانیان بەکارهێنا کە ئەو بیرە بوو کە پڕکرابوویەوە بیری بوضاعە هەبوو بیری بوضاعە زۆر مەشهورە هەتا لە گۆگڵ بشنە سەر گۆگڵ بنووسن بیری بوضاعە ئەیهێنێت ئەم بیرە بیرێکی گرنگ بوو و ئەو بیرە بوو کە خاشاکیان تێکرد و ئەم بیرە پاکیان کردەوە و ئاوەکەیان بەکارهێنا یەکێک لە بیرەکان بیری ئەریس بووە کە پیانسەڵم ئاوەدانی کردەوە بیری ئەریس و یەکێک بوو لەو ئاوانەی کە بەشێک لە خەڵکی مەدینە ئیسفادی لەو بیرە ئەکرد بیری ڕوومە هەبووە ئەم بیرە هیچ جوولەکەیەک بوو بە ئارەزی خۆی سیاری لەسەرداناواتە بە پارە ئەی فرۆشت ئاوەکەی فرۆشت پیغەمبەر فەرمووی کێ ئەچێ بیری ڕوومە بکرێت چونکە بەشێکی زۆری خەڵکی مەدینە دەسەر و بیرە ئەژیان و ئاویان لەو جوولەکە ئەکری و لەویانە برد حەزرەتی عوسمانی کوڕی عەفان فەرمووی یا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم من ئەچمە و بیرە ئەکڕم کە ڕۆژ کابرا لای شیرین بوو جوولەکەکە لای شیرین بوو وتی من ئەو بیرە پارێکی خەیاڵی وت کە نەیفرۆشێت حەزرەتی عوسمان تاجیر بوو زیرەک بوو وتی بە جوولەکەکە وتی من نامەوێت بیرەکە هەمووی مناوێت ئەمەوێت نیوەی بیرەکە لێ بکڕم کابرا تۆزێ هاتە دواوە وتی باشە من نیوەیە فرۆشم بە تۆ سێرێکی زۆر بەرزیوت هەتا لە کۆتایی حەزرەتی عوسمان ڕێکە و لەگەڵ یا بە 12,000 درهم نیوەی بیرەکەی لێکڕی بە کابرای جوولەکەی وتی مادەم نیوەی هی منە ڕۆژێک ئەم بیرە من تەسەڕوفی تیاکەم و هی منە ڕۆژێکیش بۆ تۆ ڕۆژی ناڕۆژێ بەرمانەکەوێتی زۆر باشە ئەو ڕۆژەی کە حەزرەتی عوسمان کڕی ئەو ڕۆژەی کە ئاوەکەی حەزرەتی عوسمان و حەزرەتی عوسمان فەرمووی بانگاوازی کرد بە مەدینە بە خۆڕایی وەرن ئاو بەرن بە پارە نەبوو ڕۆژی جوولەکەش بە پارە بوو لەبەرەوە ڕۆژەکانی حەزرەتی عوسمان پڕ بوو ئەو 24 ساعتە خەڵک ئاویە برد ئەهاتە سەر جوولەکە زۆر کەم کەس ئاوی لێ برد لەبەرەوە جوولەکەکە لە بەرچاوی کەوت هات بە حەزرەتی عوسمانی وتی وەرە پێتە فرۆشم ئەشتی نامەوێت بەسمە نیوەی بیرەکەم بەسە وتی ئاخر میش نامەوێت پێتە فرۆشم بە 3000 درهم لی کڕی تاجری مسلمان زیرەکە بەس دەستبڕ نییە ئەزانێت چۆن ئیشەکات وە کەسێ بیەوێ بیخەڵەتێنێ ئەتوانێ نێڵێ بیخەڵەتێنێ ئەنیە بێ هەونە زیرەکە و لیاقەت و لێهاتووی تیا بێت لەبەرەوە پێغەمبەر فەرمووی هەرگیز نەکەن لەم شاری مەدینە لە دەرەوەی مەدینە لە هیچ شوێنەکە زمیەک واتە مەسیحیەک یا جوولەکەی یا غەیرە دینێک عەزیەت بدەن ئەگەر هەر کەسێ عەزیەتی با فەئەنە خەصمه یەوم القیامە هەر کەسێ عەزیەتی کەسێکی زیمی با جوولەکە بێگاور بێ کە لە ژێدەستی ئێمە یا بژی ئەوە من لە ڕۆژی قیامەتە من یەخەیەگرم با موسڵمانیش بێت لەبەرەوە نەفسێتی مسلمانە بێ فێریەوە بێ مواتەنە و هاونیشتیمانەتی قبول بکات قیەمە جیاواز و دینە جیاوازەکان و بیرکردنەوە جیاوازەکانی قبول بێت ئەوە نەترسێ لە دینەکەی خۆی دین زۆر گەورەیە دینی خۆت لی بترسەکە زەعیفێنە دین وەکو ئیسلام زۆر گەورەیە بە کەس ناخرێت سەرخۆرەیە سەری هەزاران کەسی خواردو و هەزاران کەسی دوژمنایەتی کردو سەریان چۆ بەناو قوڕا و دین ئیسلام هەرماوە لەبەرەوە ئاگال لە دینە زەعیفەکەی خۆت بێ بە قووەتی بکە ئەنا خەمی ئەومە خۆ بڵێ وڵای ئیسلامە فوتی ئیسلام نافوتێ دینەکەی خۆتە فوتێ لەبەرەوە بە قبوڵی حەزارەت و شارستانیت بکەین قبوڵی ئەم ناوە تازە بکەین کە پێغەمبەر لە مەدینەی ناوە کە ئەبێ ئەمەی تیا بێ گەرەمەی تیانە بۆیە ناوی مەدینە نابوو هەر ناوی یەسریب کۆنەکە ئابوو بۆیە ئەم مەدینەیە
چەند ناوێکی هەبووە، ناوی طیبە بووە، ناوی تابە بووە، ناوی مەحبوبە بە خۆشەویست، ناوی دارەسەلام بووە، ناوە دارالئیمان، دارالئەنسار، مدخەلە صدق. لەبەرەوە ئەم شارە بەڕاستی بە معنای کەلیمە خۆشەویستی و مەحەبەت و بەهەشتێکیان هێناوەتە ناو شاری مەدینە سەحابەکانی پێغەمبەر لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەم ڕۆحێتە زینوو بکەینەوە بەڕاستی. پێغەمبەر نەچوو مەدینە ناو بنێن بە ناوی مەدینەی محەممەدی، شاری محەممەد، نەخێر. حتا ناوێکی دینی لێ نەناوە. ناوی مەدینەیە، ناوێکی دینی نییە. ناوێن نەنا شاری فورقان، ناوێن نەنا شارێکە ناوێکی قورئانی بێ، نەخێر. ناوێنە بە ناوێکەوە کە پێکەوە ژیانی هەموو خەڵکەکە لە ناو خودی ناوەکە هەبێ، بتوان تیا بژین. کە سەیری ناوەکەیان کرد نەترسن لەوەی سەر ببڕێن یا بکوژرێن یا لە ناو ببرێن. ئەوە شاری مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ناو ناوەڕۆک یەکشت بووە. زۆر خەتەرە ناوێکت هەبێت و ناوەڕۆکە وێران بێت، تێک دەربێ، کوژەر بێت، خەڵک لە ناو بە. وریابین دینداری زۆر جوانی ئەوێت، زۆر لە خۆبوردەیی و زۆر ئیساریە بێ. خۆ ئیسارەرەوە نێت و خواردن و پارت نەوێ. ئیسار لەوەیە تەحملی خەڵک بکەی، تەحملی هەموو شتێک بکەی لە پێناوی دینەکەتە، لە پێناوی ئینسانیەتە، لە پێناوی جوانی خەڵکە. و خاڵێک تر کە پێغەمبەر سەڵەم دیاری کرد وەسیقەی مەدینە بوو. وەسیقەی مەدینە هەموو بەشە جیاوازەکان و شکڵە جیاوازەکان و دینە جیاوازەکانی مەدینەتیایە بەشدار. زۆر خۆشمێ و ڕۆژانەی سڵاوە دەدەم لەسەر دیداری محەممەد صلی الله علیه وسلم. سڵاوت زۆر دائمت سڵاوە دەدەم تا ئێوارە سبحان الله و سڵاوە لەسەر دیداری پێغەمبەر. بۆچی سڵاو زۆرەی؟ وەڵا بۆ خۆشەویستی ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم، نوری چاومانە، خۆشەویستمانە. پرسیارە لە جەناب دەکەم. ئێمە هەمووان ڕەنگە کاسبی و تیجارەتێکمان هەیە، مەعاشێکمان هەبێ، شتێک پارە دەستکەوتن خۆشترە لە دڵە، ینی ئیسراحەتی پێکەی، یان وەختی سڵاواتی، وەختی نوێژەکەی، وەختی عیبادەتێکی ئیسراحەتێکی قەلبی دڵیت بۆ دروستە بێ، کامیان زیاتر دەستی پێ؟ وڵات تەمان هەردووکیان پێویستە، بەڵام سڵاوت دانەکە و نوێژکردنەکە ئاسوودەی بە دڵە بەخشێ، بە ئینسانە بەخشێ. ینی کاتێ نوێژەکە لە نوێژای سوجداوی بەخوای گەورە، یعنی ئیتر ئەو کاتە هەموو شتێک خێتە ئەولاوە، هیچ شتێک لەبیری نایە بەس غەیری خوای گەورە و ئینەکان نەبێ، سونەتەکان نەبێ. پایەکردنەکەش ینی پێویستە، شتێکی ڕۆژانەیە، ئەوە شەر پێویستە بۆ ماڵ و مناڵ. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەچێتە شاری مەدینە، یەکەم وتاری بریتیە لەم فەرموودەجوانی پێغەمبەر کە فەرمێ ئەفشوا السەلام، سەلام و ئارامی و مەحەبەت و خۆشەویستی بڵاو بکەنەوە، وەئەطعموا الطعام، خواردن بن بە خەڵک. خەڵک برسیەتی، خەڵک داوای نانەکات، خەڵک داوای ژیانەکات. کە پێغەمبەر هاتووەتە مەدینە ئەزانێ یەکەم شت ئەبێ ڕۆحی هاوکاری و بەیەکەوە بوون و برایەتی و مەحەبەت دروست بکات. بۆ پێ حەزرەتی ئەبوبەکر دەست پێشخەریەکە هەرچی پارەی هەیە 5,000 دەرهەمە ئەیخاتە خزمەتی پێغەمبەر تا ئەم یاسا جوانەی ئیسلام جێبەجێ بێت. وەصلوا الأرحام، سلی ڕەحم جێبەجێ بکەن. وصلوا بالليل والناس نيام، شەو نوێژ بکەن کاتێک کە خەڵک خەوتووە، چونکە ئەگەر ئەم شەو نوێژت هەبوو ئەوەی بەیانیت پێیەکرێت کە دەست و دڵە جوان بێ، کە پارە ببەخشی، کە خزمەتی خەڵک بکەی، کە ئینسانی بی، کە عنسوری نەبیت، ڕەگەزپەرست نەبی، کە هەرەوەنە سڵتەیەکە کەوتە دەست پارە لوشنەی بۆ خۆت و دنیای خەڵک هەمووی بخۆیت، گوێل لە خەڵک نەبێت. لەبەرەوە پێغەمبەر فەرمی ئەگەر ئەمانەت کرد تەدخولوا الجەنەتە بسەلام، بە ئارامی ئەچنە بەهەشتەوە. لەبەرەوە ئەمە ئیشی موسڵمانە بیکە. لەبەرەوە ڕۆحی حرەکەتی ئاشتی و مەحەبەت و برایەتی پێغەمبەر هەر چووە ناو شاری مەدینە یەکەم خوتبەی ئەمە بوو. سیریکەن سبحان الله، یەکەم خوتبە باسی چی ئەکات؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خوای گەورە ئینشاء الله تاقیمان نەکاتەوە بە شتێکە بەرگەی نەگرین، دینمان پارێزراو بکە و ئیمانمان سەلامەت بکە و عەفومان بکە و لێمان خۆش بێت.